ئەو شەڕەی پێرێ چۆن ڕوویدا وەفدەکی باڵای ئەمریکی نێردەی ترامپ تۆمباراک و هاوکات پنتاگۆن کە لە ئاستی هەرە باڵا ئێستا ئەوان سەرپەرشتی دۆسی سووریا دەکەن چون لەگە مەزلوم عەبدی دانیشتن داوایان لێ کرد ئەو تەوقە بشێندرێکە کە ماوەیەکە لە نێوان کورد و سووریا دروست بووە هەم لە هیچ شوێنێک ڕێک ناکەوی دیدار ڕێک بکەوی تورکیا ڕێگرەکی سەرچیە ماوەک لەمەوبەر نازانم هەمومان لە بیرمانە ئیلهام ئەحمەد بە پەلەگەیشتە دیمەشق دوای ئەو ڕێک نەکەن لەبەرەوەی ئیلهام ئەحمەد لەگە ئەمریکیەکان چ بوو سووریا و تورکیا ڕێگرن لەوەی سەنەدەشی دەولی هەبی لە گفتوگۆکاندا چکو ئەڵێن ئەو زانیان لای من هەیە کە ئەحمەد شەرە حکوومەتی سووریا درۆ دەکەن ینی هەر چەند دانیشتنیان لەگەڵ دەکرێت دەرێن جێبەجێ دەکەن دوای ئەو لە بواری پراکتیشی هیچ ناکەن باشترش نمونەوە وعدیدا ئەحمەد شەرە لە تەلەڤیزیۆنی کە بکوژان و تاوانبارانی هەردوو کۆمەڵکوژی عەلەویەکان و دروزەکان بداتەدا کە هیچی نەکرد یعنی لەسە دیموکراتی لەسە گۆڕانکاری ئەوە هیچ نەکرد ئەینان هەمان سیستەمی ئەسەدە ئێستا جێبەجێ دەکەن نە دیموکراتیەت وجودی هەیە نە حقوقی گەلان بەهەرحاڵ بۆیە لەو ڕانگەوە لەگە ئەمریکیەکان کوردانی ڕۆژاوا دەیانەوێ دای موسعەد تەرەفی سێیەم وەکو شاهێد وەکو سەنەد و بەڵگا و بۆ ئەوەی شەرتەکان لەسەر حکوومەتی سووریا خۆی نەچێشتۆ جێبەجێ بکەن تورکیا بۆ ڕێگری دەکە پێرێ ئیتر کە دوای ئۆڤدەکە وتم تۆم باراک و گروپەچێک سەربازی کە سێندۆمی پێدەگوتریان سێند کۆمە کورتکراوەکەیتی دەچنە ئوردن ئەحمەد ئەو مەزلوم کۆبانی و ئیلهام ئەحمەد و بەرپرسی یەپەژەی هەموو ژنانی ڕۆژئاوا دەچنە ئوردن لەوێ خەریک دەبن سبەی بچنە شام دیارە لەوێ بۆ زانجا ئوردن پنتاگۆنەشی گچکەیە بۆ زانیارێت بە پنتاگۆنی گچکە حسابە لەوێ دوای ئەو بچنەگەر ئەحمەد شەو دەبێتە شار تورکیا ئاگرەکە خۆش دەکات ئەمریکیەکان زۆر لەوە تووڕە دەبن هەڕەشە دەکەن لە حکوومەتی سووریا کە دەبی فەورەن ئەو شەڕ ڕابگری فەعلەنیش شەڕەکەیان پێ ڕاگرتن پیلانەکەی تورکیان هەڵوەشاندەوە چوون لەگەڵیشان دانیشتن وەزعەکانیان هێور کردەوە یعنی تورکیا هەموو هەوڵێک دەدا کە کورد و حکوومەتی سووریایی سەر بە شەڕ ڕێک نەکەوی ئەمریکیەکانیش ڕێگرن و هەوڵ دەدەن ئەو شتەیە ڕێزکی خۆی وەبگری گەورەترین کێشە ئێستا سووریا لەسەر حەسەدەیە ینی گرێکۆرەی هەتا تەسیری لەسەر باکووریش کردی وەکو دوێنێ گوتم لەسەر پرۆسەی ئاشتی تورکیا دەوێت حەسەدە هەل بکرێ بتاوێتەوە ئەوانیش دەڵێن لە ڕێککەوتنەکەی باس کرایەت ئەوە دەبی تەکامل دەکرێت تەکامل زۆر ئیندیماز ببورن ئیندیماز لەگەر بتاوانەوە ئیندیماز وەتە ڕەبت دەکرێتن فەیلاقەچیان دەدرێتێت تورکیا و سووریا دەیانوێنە حەلی بکەن ئەوانیش هەسەدا ینی خەتی سوورە لەو نقطەی کە حەل بکرێتن ئەوە سەرچاوەی هەموو کێشەکانە کە تورکیا هەوڵ دەدا کورد نەبێت بە خاوەن و حکوومەتی سووریا بەڕێزان ئەحمەد شەرە کابرایەکی زۆر هەڵپەرست و درۆزن و من پێپسەیرە گەنجەک کە بەخۆی بڵێ هوشیار تا ئێستا تێنەگەیشتووی لە کاتێکدا لە کاتێک دەکا کە هەموو وەسایەقی مخابەراتی سووری تەسلیمی ئیسرائیل کرد هەموو سازشێک لۆ ئیسرائیل دەکە کورە تەرمی ئیلی کۆهینی داوە بە ئیسرائیل کاکە ڕێککەوتنی ئیبراهیمی مۆر کرد لەگە ئیسرائیل لەگەر ئەو بەرەیە یعنی دەیان کەسایەتی ئیسلامی بە کوشتندا لە قاعیدە و زمانێک وەڵڵای ئێستاوە بە منیان گوت ئەبوو ماری قەحتانی جێگیری خۆی بوو کاکە زیندانی کرد دوای ئەو بەریدە لە ڕووداویش تەمومژایوەکی پارتی کوشتی کو پارتی هەیە چی ڕۆژە ئەنتیکانتیکی هەیە جێگیری خۆی بوو کوشتی ئەو چەندین گروپی فاتحین هەبووە لەگەڵیدا بۆیان زەهرە ئەلووشی وتیان کەسایەتێکی دیاری ئیسلامی هەموو ئانی تەسویە کرد هەموو سازشێک لۆ ئەمریکا ئیسرائیل دەکە کەسی کاکەم ئیسلامیە مەعجیبە پێی دژی ئەو شۆڕشەی ڕۆژ ئاوایە کە بووینە گەورەترین ڕوومەت و شۆڕش ژێڕێ لە بۆ کورد لە ژنانیان سەنگەر دەگرن لە پێناوی دیفاع لە ئەحمەد شەرە دژی شۆڕشی ڕۆژ ئاوان مەعجیبی ئەو ئەحمەد شەرەن کە کاکە تا سەر ئێسقان کرێگرتەی بەریتانیا و هەموو سازشێک دەکات لە پێناوی دەسەڵاتی خۆیدا